سڵاوتان لێبێت بینەرانی کورسات نیوز. من ئەوڕۆتەفیقم لە ئاڵقەم شەوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر مەسەلەی کورسی پێکهاتەکان و کۆتاکان و هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان جەخت دەکاتەوە لەسەرەوەی کە ناهێڵین زوڵم لە پێکهاتەکان بکرێت لە هەرێمی کوردستانە. لە ماوەکانی ڕابردوو گفتوگۆی زۆر کرا لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و هەردوو مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی و پارتی بە تایبەت لەسەر مەسەلەی هەڵبژاردن و هەروەها بازنەکانی هەڵبژاردن و دوجاریش کە کۆبوونەوەیکی گرنگ لە نێوان هەردوو لاداکرا لەسەر مەسەلەی کورسی پێکهاتەکە بوو پێکهاتەکان و هەروەها کۆتاکان بوو کە تاوەکو ئێستا ینی ڕوون نییە لەسەر ئەم بابەتە یەکێتی و پارتی گەیشتونەتە ڕێکەوتن یاخودنا ئەو بڕیاریش بوو کە یۆنامی لە کۆتا کۆبوونەوە لەگەڵیان بەشدار بوو پێشنیارێک بداتە هەردوو لا بۆی کە لەبارەی کورسی کۆتاکان و پێکهاتەکان لە هەرێمی کوردستان بگەنە ڕێکەوتنی کۆتایی بۆ مەسەلەی هەڵبژاردی داهاتوو کە بڕیارە لە مانگی دەی ئەم ساڵ لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم بەڕێز مامۆستا لەتیف پۆلس کەسایەتی مەسیحی کە لە ستۆدیۆ لەگەڵمانە بەخێر مامۆستا خۆشحاڵین. هەروەها برای بەڕێزمان کاک سەیدا لەتیف نێرۆیی ئەندامی سەکردایەتی یەکێتی بەخێر بێ سەیدا جەنابیشتان خۆشحاڵم. بەڕخسەتی مامۆستا با لە سەیدا لەتیفەوە دەست پێ بکەین چکە هەندێک بابەتی حیزبی و هەندێک بابەتی کۆبوونەوەکانێ لەوە چە سەیدا لەتیف زیاتر ڕۆشنایی بخاتە سەر خۆشحاڵە بین. سەیدا لەتیف یەکێتی و پارتی زۆر دەمێکە لەسەر بابەتی هەڵبژاردن و هەروەها بابەتی پێکاتە و کورسی پێکاتەکان گفتوگۆ دەکەن. ڕاستە هەندێک بەرەو پێشچوون هەبوو لەم بابەتانە لە نێوان هەردوو لادا، بەڵام لە کۆتا کۆبوونەوە لەسەر مەسەلەی کۆتاکان و هەروەها کورسی کۆتاکان کە یۆنامیش بەشدار بوو لەگەڵیانە ینی ڕێکەوتنی ڕوون نەبوو، هەروەها بابەتەکە بە تەواوەتی نەخرایە بەردەمی ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندەکان کە بزانین گەیشتون بەچی. وەکو ئەندامی سەرکردایەتی یەکێتی ئەتوانین بڵین یەکێتی و پارتی لەو بابەتەیە گەیشتونەتە ڕێکەوتنی یاخودنا تا ئێستا. زۆر سپاس کاکاورێ ڕێز و سڵاو بوو بینەرانی بەڕێز خۆشحاڵم لەگەڵ مامۆستا لەتیف ئەمڕۆ مشتومڕێک دەکەین لەسەر بابەتێکی گرنگ. بابەتەکە هەم هەڵبژاردنەکە هەڵبژاردنیش مافێکی هەموو تاکەکانی خەڵکی کوردستانە و لە پاڵ ئەم مافەکەی هەموو تاکەکانی خەڵکی کوردستان بابەتی پێکهاتەکانە کۆتای پێکهاتەکانە کە ئەمە ڕاستە ماف و پشک و استحقاقی پێکهاتەکانە، بەڵام پرسێکی نیشتیمانیشە لەبەر ئەوەی ئەم پێکهاتانە بەشێکی گرنگی ئەم کۆمەڵگایان و بەشێکی مێژوویەکی دوور و درێژی هەیە لەم وڵاتەدا. لەبەر ئەوە گرنگە ئێمە وەکو جەنابشت ئاماژەت پێدا ینی هەموو هێزولانە سیاسەکان پارێزەری ماف و حقوقی پێکهاتەکان بن و ئەو دەرفەتە برەخسێنن کە پێکهاتەکان بتوانن نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن و ئەو مافە بۆ ئەوان فەرەهام ببێت کە وەک چۆن هاوڵاتیانی دهۆک دەیانەوێت لە چوارچەی پارێزگای خۆیانە نوێنەری خۆیان هەڵبژێرن، هاوڵاتیانی سلێمانی دەیانەوێت لە چوارچەی پارێزگای سلێمانی نوێنەری خۆیان هەڵبژێرن، هاوڵاتیانی هەڵەبچە و هەولێریش بە هەمان شێوە ئەو مافە بە مەسیحیەکانەوە بە تورکمانەکانیش بدەین. ئەوانەی سلێمانی ئەوان سەرپشت بن کێ لە سنووری پارێزگای خۆیان هەڵبژێرن و ئەوانەی هەولێر و دهۆکیش بە هەمان شێوە. سەبارەت بە ئامادەکاریەکەم بۆ ئەوەی یاسای هەڵبژاردنەکان هەموار بکرێتەوە زنجیرەیەک کۆبوونەوە ئەنجام درراوە لە نێوان شاندی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و شاندی پارتی دیموکراتی کوردستان و وەکو ئاماژەت پێدا لە هەندێک بوارە هەنگاوەکان ئەرێنی بوون، جۆرێک لێک تێگەشتن دروست بوو بە تایبەتی ئەوەی لێک بازنەی و بگۆڕێ بۆ فرابازنەی و بابەتی ئاماری عێراق بە تایبەتی ئەوەی پەیوەستە بە وەزارەتی پلاندانانی عێراقیەوە ئەمە پشت بەمە ببەسرێ و بابەتی بایۆمەتری عێراقی بە پێداویستیەکانەوە لەسەر ئەم خاڵانە و سیستمی هەڵبژاردن تۆماری دەنگدەران باڵێ و شێوازی هەڵبژاردن نیوەکرەوە و نیوە داخرابێ لەسەر ئەمانە جۆرێک لە لێک تێگەشتن و ڕێکەوتنی سەرەتایی بووە. بەڵام بابەتێکی خاڵێک کە بۆچوونی جیاواز و کێشمەکێشی لەسەر بووە بابەتی کۆتاکان بووە و پێش ئەم بابەتە کە گەیشتام قۆناغا کاو هەموو چەند کۆبوونەکران یەکێتی و پارتی و هێز و لانە سیاسەکانی کەش کۆبوونەتەوە خۆشبەختانە
تێگەیشتن و بیرروبووچوونی ئێمە و حزبەکان دیکە پێشتریش و وە لە کاتی دانوستانیشە وەکو یەک بووە یان زۆر لێکەوە نزیک بووە لەگەڵ بزوتنەوە گۆڕان کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی لەسەر مەسەلەی کۆتا و پێکاتەکان لەسەر مەسلەی کۆتا و پێکاتەکان ئێمە و پارتی بووچوونی جیاوازمان هەبووە پارتی پێداگری لەسەرەوە دەکرد کە یەک بازنە بێ بوو پێکاتەکان ئێمە ڕێی جیاوازمان هەبوو ڕێی جیاوازەکەمان ئەوە بە کە پێکاتی هەر پارێزگایەک وەکو خەڵکی ئەو پارێزگای ئەوانش ئەو مافیان هەبێت مافی دەنگدانیان هەبێت کە لە چوارچەی پارێزگای خۆیدا ینی نوێنەری خۆی هەڵبژێرەوە تا بوو پێکاتەکانیش چوار بازنە بێ نەکێک بازنە ئێمە پشتمان بە چی بەستووە ئێمە پشتمان جارێ یەکەم شت بە هەڵوێست و هەوڵی پارتی بەستووە کە لە بەغدا ئەوان پێداگر بوون هەوڵێکی زۆریان دەدا و گوشاریشان دروستە کرد بۆی یەک بازنە نەبێ هەموو عێراق بوو پێکاتەکان فرەباز نەبێ و ئەم پەیامەمان بە پارتیگاندەوە خێرە ئێوە لە بەغدا پێداگری دەکەن کە فرەبازنەی هەبێ واتە بازنەی پارێزگەکانی عێراق و بازنەی هەرێم بۆ ئەم دوو بازنەش کورسی پارێزگەکان هەبێ مەسەن پێداگری لەسەرەوە کرا بۆ هەولێر کورسێک هەبێ بۆ دهۆ کورسێک هەبێ بۆ مەسیحیەکان بۆ کەرکوو کورسێک هەبێ بۆ مۆسڵ کورسێک بۆ بەغدا کورسی ئەمە لە هەڵبژاردننی عێراقە باڵبژاردننی عێراق ئەمە وەخستیانە ناو ئەمە هەمواری یاسای هەڵبژاردننی ئەوایی پارێزگەکان و کۆتاکان بە تایبەتیان بڵێ ئێمە ئاڵێن وەک چوون ئێوە لە بۆ بەغدا پێداگری دەکەن ئەو مافە بدەن بە پێکاتەکان بوو هەرێمیش باشە بۆ نابێ بۆ ئەمە یەکەم ینی با بڵێن پشت بەستنی ئێمە پشت بەستنی دووەم ئێمە پشت بەو یاسیا دەبستین لە عێراقا ئەمەی لە عێراقێک مادەم ئەو مافە بە پێکاتەکان دەدات کە فرەباز نەبێ ئەبێ ئەو مافە بۆ هەرێمی کوردستانی شەبێ جگە لەمە وەکو عەدالەتێک یعنی وەکو لایانی ئینسانی بۆ پێکاتەکان لە سەراستی عێراق ئەوانیش وەکو پارێزگاکانی دیکە بن وەکو خەڵکی دیکە بن بەڵام بۆ هەرێمی کوردستان ئەمە نەبێ خاڵێکی دیکە خودی نەتەوەگرتوەکان پێشوازی لەو بچوونە کردەوەی عێراق کە فرەباز نەیبێ پێشوازی لەوان یعنی بڵێن لە هەمارکردنی یاسایەوەی پەیوەستە بە کوتەکانی عێراق ئێمە دوا کۆبوونەوە کە نەتەوەگرتوەکان بەجیا لەگەڵ ئێمە کۆبووە لەگەڵ ئەوان کۆبووە ینی جوورێک لە بەرچاو ڕوونیان هەبوو پێیان باش بوو بەشداری لە کۆبوونەوەی یەکێتی و پارتیدا بکەن ینی شاندی بەڵێ شاندی دەستگای هەڵبژاردننی یەکێتی و شاندی مەکتەبی هەڵبژاردننی پارتی کە بەشداریان کرد لە نزیکەوە ینی بچوونی هەردوو لە ڕوبە ڕووبن گرنگی ئەمە چی بوو گرنگی ئەم بەشداریەی UN گرنگێکە لەوەدا بوو تر ئەوە نەما ئێمە بڵێن خەتای پارتی بە پارتی بڵێ خەتای یەکێتیوە چونکە تەرەفی سیام هەیە ئەم تەرەفە تەرەفێکی بەهێز مؤسسەیەکی گەورەی نێودەوڵەتیە زۆر جاریش حەلی پێ بوو بابەتەکان زۆر جاریش حەلی پێ بووە لە عالەمیشە ینی تەرەفی سیام مهمە کە ناگەنە نەتیجە ناتوانن خۆیان ڕێبکەون ئەم تەرەفە سیام نێوانگیری دەکا و پێشنیار دەکا یان هەوڵ دەدا یارمەتیان بدە بۆی ڕێبکەون ئەم جارە ینی تەنها وەکو چاودێر نەبوون چاودێریان کرد بزان پەیامی پارتی چیە و پەیامی ئێمە چیە بەڵام بیرروکەیەکیان هەبوو پێشنیارێکیان هەبوو ڕێگەچاریان پێ بوو ڕێگە چارە وتیان ئەگەر پێتان باش بێ ئێمە پێشنیارێک دەکەین بۆی لەم ئەمەش تێپەڕێنن و بگەنە ڕێکەوتنامەیەک و ڕێکەوتنامەی کوتایی وای هەڵبژاردن ئەنجام بدرێت هەردوو لە هەم پارتی هەم یەکێتی پێشوازیان لەو بچوونەی لەو بیرروکە لەو پێشنیارەی یۆنامی لەسەر پێکاتەکان بوو کورسی کۆتاکان بەڵێ بووە بوو چارەسەرکردنی ئەوە بێ ئەمانە پێشتر هاتوون سەردانی سلێمانیان کردووە لەگەڵ مەسیحیەکان سەردانی گەرمیانیان کردووە لەگەڵ تورکمانەکان و سەردانی هەولێر و دووکیشان کردووە ڕێی هەموو پێکاتەکانیان وەرگرتووە ئەم جاشتێکی ینی بەرچاوڕوونیان هەبووە گەیشتونەتەوە قەنەتەی کە سیستمی فرەبازنەی عەدالەتی زیاتری تێدا بۆ پێکاتەکان و پێشنیاریان کردووە کە کورسیەک بۆ مەسیحەکانی سلێمانی و کورسیەکیش بۆ تورکمانەکانی سلێمانی دابنرێت ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان مەبدەئیەن ئەم هەنگاوە بە هەنگاوێکی ئەرێنی دادەنین پێشوازی لێ دەکەین هەر چەندە دیاریکردنی کورسیەکان پەیوەستە بە ڕێژەی
ڕێژەی نفوسی پارێزگەکان چکە کورسیەکان داباش دەکرن بە هەموویەوە ئەمە دەمێنێتەوە بۆ ئەو ڕێژەیە کاتێک کە ڕێدەکەون ئەم ڕێژانە بە پێی ڕێژەکان کورسی سلێمانی و هەڵەبچە و دهۆک و هەولێر دیاری دەکرێت بای بە هەموویە بە پێکاتەکانەوە بەڵام وەکو مەبدا وەکو پێشنیار ئێمە پێشوازی لێ دەکەین کە ئەوان لەگەڵ ئەو بوچوونەدان ڕێز لە ئیرادە و لە ماف و لە ئەستحقاقی مەسیحەکانی سلێمانی گرتووە و لە هەمان کاتێک ڕێزیان لە ماف و لە پشک و ئەستحقاقی تورکمانەکانی سلێمانیان گرتووە لەبەر ئەوەی لە 92 کە هەڵبژاردن دەکرێت تا ئێستا تاکە مەسیحیەکی سلێمانی نەیتوانی ینی بەڵێ دەرفەت بووان نەڕەخسەوە تاکە تورکمانێکی سلێمانی نەیتوانێت بشتە پەرلەمان و ئەوانەی کە بە نوێنەراتی مەسیحەکان و تورکمانەکانی چوونەتە پەرلەمان ناتون بزانن داواکاری و مەشاکل و پێداویستەکانی مەسیحەکان و تورکمانەکانی سلێمان چیە باشترین چارەسار وەکوتمان ئەمەیە کە مەسیحیەکان و تورکمانەکەی سلێم خۆیان نوێنەری خوان هەڵبژێرن ئەوان دێن دەتوانن نوێنەری ڕاستەقینەی ئەم پێکاتەکان بن و لە نزیکەوەیە دەیان بینن و لەگەڵ یانە دەبن لەگەڵ ئێش و ژان و خواست و داواکاری و ژیانیان دەبن دێمە وڵات بە تایبەتی بۆ پرسیەوەی کە بزانین ئاخۆ پێشنیارەکە پەسەند کراوە نا دەست خۆش و دواتر وەڵام بەرەوە مامەسالەت وڵا ئەگەر مەجال هەبێ ئەو زۆر بە کورتی بەداخەوە باشە ینی بەداخەوە پارتی پێشتر ینی گوێی لە داواکاریەکانی مەسیحیەکان و تورکمانەکانی سلێمانی نەگرت و گوێ لە پێشنیاری هەندێک هێزولانی سیاسەکان دیکەی کوردستانیشی نەگرت گوێ لەو هەموو داواکاریە کە یەکێتیش لە پێناو بەرژەوەندی گشتی نەگرت دوجار پێشنیاری نەتەوەگرتوەکانشان قبولیان نەکرد ڕەفزیان کرد کە بەداخەوامان باشە ئەنجامەکەم زانی بەڵام دواتر پرسی ئەوە ئەکەم کە بزانم بەدیلی ئەوە چێکە سەپارتی ڕەوزی کردو دواتر وەڵام بەرەوە مامەسالەتی فۆلس بەخێربی دووبارە ئێوە جەنابتان وەکو مەسیحەکان لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری سلێمانی پێتان باشە کە ئەم گفتوگۆ و ئەم ململانەی لە نێوان لایەنەکانی لە هەرێمی کوردستان لەسەر مەسلەی مافی پێکاتەکان لە هەرێمی کوردستان بەڕێوەچە یا خورد نەخێر ئێوە دەبێت خۆتان بڕیاری یەکلاکەرەوە بدەن لەسەر مافەکانتان و خۆتان ئەوە دەستنیشان بکەن کە چۆن بەشداری بکەن لە پرۆسەی هەڵبژاردن و دا و داخوازەکانی خۆتان جێبەجێ بکرێت چی کراوە تا ئێستا بۆ ئەم بەواتی ئێوە لە هەرێمی کوردستانە تا ئێستا هیچ نەکراوە بەڵام ئێمە خۆمان داوا لە هەموو ڕێکخراوەکان و قۆنسڵیاتەکانی لە وڵاتەکە هەیە داوامان کردووە هەروەها UN هاتە سلێمانی کۆبوونەوەی لەگەڵا کردین لەگەڵ مەسیحەکان لەگەڵ نوێنەرەکانی مەسیحی ڕاو پرسی لێوەرگرتین چۆنتان پێخۆشە ئێمە پێمان وتن پێمان خۆشەکەوە ئێمەش دەنگێکمان هەبێ وەکو شاری سلێمانی وەکو مەسیحی سلێمانی دەنگمان هەبێت بتوانین خۆمان داکۆچی لە مافی خۆمان بکەین چونکە لە ڕاستیە ئەوەی تا ئێستا کە کراوە لە مێژووی پەرلەمانی کوردستانە تا ئێستا نەمان دیوە ئەندامێک لە سلێمانی بێ بە لە پێکاتی مەسیحەکان لە پێکاتی مەسیحی دوای ئەوانەی کە بوون بە نوێنەری مەسیحی تا ئێستا نەمدیون یەکێکیان بێن لە سلێمانی بڵێن کاکە ئێوە مشکلەتان چییە کێشەتان چییە چیتانەوێ بۆتان بکەین و هیچیشیان بۆ نەکرد کەواتە ئەوەی کەم چەند ساڵە لە پەرلەمان نوێنەری مەسیحەکان بووە نوێنەری ڕاستەقینی ئێوە نەبوو وەکو پێکاتی مەسیحەکان نوێنەری ڕاستەقین هەر نەمان ناسیون نەمان دیون ئێوە بەدیل و چارەسەر چی بوو کە یاتان بە نەتەوەیەگرتوەکان بۆی کە ئەم کێشێ چارەسەر کا ئێوە خۆتان نوێنەری ڕاستەقینەی خۆتان بن لە پەرلەمانی داوامان کرد کە خۆمان نوێنەری ڕاستەقینەی خۆمان بین لە پەرلەمانە ئێمە کێشەی خۆمان نەزانین ئەڵێ وەک ئەڵێ نەخۆش خۆی چارەسەری خۆی نەکات کەسی کە ناتوانێت بۆی بکە ئێمەش ئەمانەوێ خۆمان ئەندامی خۆمان هەبێ کێشەمان هەبێ هەر شتێکمان هەبێ لە بینی خۆمانە بز ئەزانین کێشەمان چییە بتوانین لە پەرلەمانە ڕوونیکەینەوە و بتوانین چارەسەری بۆ بتۆزین دەوانێ ئەوە ژمارەتان لە شاری سلێمانی زۆرە وەکو ینی مەسیحەکان بەڵێ زۆر کریسیانەکان وایە نامە مەسەپۆلیس زۆرن کەواتە ئێوە ینی کورسیەک
وەکو پێکاتی مەسیحی لە شاری سلێمانی بە حەقی خۆتان نەزانن بە حەقی خۆمان نەزانێ ئێمە بچکەلەوە ئەگەر بیتە سەر حەقیقەت سلێمانی لە مووقعی جوغرافی سەی چلی کوردستانە هەر هیچ نەبێ اینجا ئێمەش کە ئەڵێن مەسیحی ئێمە ئێستا نین ئێمە هەر لە کۆنەوە لە دێر زەمانەوە پێش هاتنی ئیسلام ئێمە لەم خاکە بووین لە دامەزرانی بابانەوە ئێمە لەگەڵ کووردا بەیەکەوە بووین بەدڵنیایی مەسیحەکانی سلێمانی ینی مێژوویی دوور و درێژانەیە لەم شارەوە مافی خۆشتانەوەکو دەڵێ ینی کورسیەشی کۆتاتان هەبێت لە پەرلەمانی کوردستان وەکو شاری سلێمانی جگەلەوەی ئێمە هەر کەسایەتی مەسیحی سلێمانی وا بووەکەوە ئەتوانین بڵێن دامەزرێنەری شار بووە دامەزرێنەری ئەم وڵاتە بووە کەریمی عەلەکە لە ساڵی 1920 وەزیری دارایی شێخ مەحموود بووە ئەو فەری جێی ئەعتیمادی ئەو بووە بەدڵنیایی وایە ئێستا نەتەوەیەگرتوەکان چیان بە ئێوە دیاری مامۆستا بە دیاری کراوی بۆ نمونە ئێستا ئێوە داواکەتانەوە بوو کە کورسیەکتان هەبێ وەکو مەسیحەکان لە سلێمانی و هەروە تورکمانەکانی شکڕێژێکی زۆر تورکمان لە مەنتیقەی کفری ئەو ناوچانە هەیە بەدڵیان بوو بەدڵیان بوو وتیان ئەچین لاو لێریش ئێمە عینی داواکاریمان کرد هەمان شت و ئێمەش ئەمانەوێ نەک وەکو جاران ئێمە سوودمان لێوەرناگرت بۆ چونکە ئەوەی کە نوێنەری ئێمە بوو نوێنەری لایەکی کا بوو مەبەستە حیزبێکی دیاریکرا و دیاریە کرد نەک ئێوە بۆ بەرژەوەندی خۆیان دەنجانە ئێمە شتێکی کەسمان پێخۆشە ئەوەی مەسیحی بێ بتوانێت دەنگ بۆ ئەندامێکی مەسیحی بات با لایەنێکی کە دەنگی پێ نا چونکە ئەو لایەنەی تر کە دەنگی پێیا بۆ بەرژەوەندی خۆیە بێ دەست خۆش مامۆستا پۆلزیان دێمەوە خزمەت جەنابەت سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت سەیدا لەتیف ینی ئەوەی مامۆستا پۆلزان بەژەی پێەکە مەسیحەکان حەقی خۆیان ینی بۆ نمونە لە هەر شوێنێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ینی ئەمان چکە پێکاتی سەرەکین و بوونیان هەیە و پێویستە کورسیشانە بێ ئەوی یۆنامیش ینی پێشنیاری کرد بۆ یەکێتی و پارتی وەکو جەناب دەڵی ڕاستەوخۆ پارتی ئەم پێشنیاری ڕەفز کرد یاخۆت ینی ڕەتکردەوە لە بەرامبەر ئەوەیە بەدیل چیە ئەوە تا پێکاتەکان داوای حەقی خۆیانەکەن بەڕاستی بەدیلی یەکێتی چی بوو یاخود ڕەدی یەکێتی چی بوو پارتی بۆ ئەم بابەتەکە ڕەفزی کرد کاورێ وەڵام من سەبارەت بەوەی کاڵێ یەک کورسی مافیان دوو کورسیە لەبەر ئەوەی خۆی کۆتا واتە بۆ ئەو خەڵکەیە کە ڕێژیان ناگاتە کورسیەک یعنی کۆتانی نۆکو مەسیحەکان بەڵێ کۆتان یا ئەمان چۆن یعنی ئێستا شش کورسی هەیە بە ئەرمەنەوە 6 کورسی هەیە بۆ مەسیحەکان کابێ مافی مەسیحەکانی سلێمانی دوو کورسی دوو کورسی بوو سلێمانی دوو بە هەولێر دوو بوو دهۆک یعنی ئەگەر دابش بکرێ ئەگەر وەکو کۆتا بەڵێ دابش بکرێت ئەمە بوو تورکمانەکانیش تەنها لە هەولێر و لە سلێمانیان لە دهۆک نین لەبەرەوەی بە کەمی ئەبێت ینی دوو کورسی بوو تورکمانەکانیش سلێمانی و سیانیش بوو هەولێر ئەگەر دابشکاریەکی عادلانە بێت لەبەرەوە UN لەو دقەی کە ینی ئەو پێشنیارە کە بە نووسرا هەم بۆ ئێمە ناردووەکو یەکێتی ینی بوو دەستگای هەڵبژاردننی یەکێتیان ناردووە و بووی مەکتەبی هەڵبژاردننی پارتیان ناردووە هەڵێ ئێمە ڕێز لە داواکاری و خواستی مەسیحەکانی سلێمانی و تورکمانەکانی پارێزگای سلێمانی دەگرێت ئەمە ینی ئەوەیە کەوابێ ئەن تۆ ئەگەر وا بڵێن ڕەفزکردنی ئەمە ڕەفزکردنی هەرچەندە پێشنیارە بەڵام ئەمە پرۆژە چارەسەرێک بوو ئەمەی کە نەتەوەیەگرتوەکان کردوانە و بوو تێپەڕاندنی ئەو ینی ئەم دانوستانە بوو کە ینی دەمێکە دانوستان دەکرێت لە سەرم خاڵە هەر لێک بازنە دەخولایە ئەمانە هاتون دەرچەیەکیان دۆزیاوە بێ کەوابێ بە هەند وەرنەگرتنی ڕۆڵ و دەوری وەخەمخۆری نەتەوەیەگرتوەکان جگە لەمە یعنی بە هەند وەرنەگرتنی یاسای هەڵبژاردنەکانی عێراق کە تایبەتە بە ئەو برگانە بە کوتەکانەوە جگە لەمە بە هەند وەرنەگرتنی داواکاری مەسیحەکانەکە یان مافی ئەوانە وەک چوون وەکو دووبارە دەکەینەوە خەڵکی سلێمانی بۆی هەبێ لە چوارچەی پارێزگای خۆی دانیونەری خۆی هەڵبژێرێ
خەڵکی هەولێر بووی هەبێت لە چوارچێ پارێزگای هەولێردا نوێنەری خاڵ بژێری خەڵکی دوو کاڵە بچەش بامان شەوە یعنی ئەو مافە بە مەسیحی و بە تورکمانەکانیش نادرێ جگە لەم خاڵانەش یعنی ئەم شێوازەی پێشتری هەڵبژاردننی یعنی نوێنەرانی باڵێ کۆتاکان بڕواکە لە هەولێر و دووکیش بەشێکی زۆریان ئەمەیان بەدڵ نیە هەر عشیرەتی ئێمە چوار دێ مەسیحین هەربان با ناوەکانیان بڵێم یعنی ئەوەنێکە ئەوە بن دێکە ناوی کەروی هەیە وێلە هەیە باشێ هەیە ئەم دیانە یعنی برادەر من ینی ئەمە پێکەوە لە مناڵیا پێکەوە بوون و هەبوو تەلەباتی پێکەوە هەر کەساتیشی دیاریشن ڕەفیقی خۆم لە جەژن و شتا ئێمە جەژنە پیرۆزەش لە یەکترێک بەم شێوازەی پێش ئێستا ناڕازین ئەوەی کە مامۆستاڵە یعنی ئەمانەی لە هەولێر و دووکیش دەچن بە دەنگی مەسیحیەکان ناچن یعنی نابنە نوێنەریان لەبەرەوە کە بە دەنگی مەسیحەکان ناچێ کەوابێ خەمی مەسیحیەکان ناخوا و خەمی ئەو لایەنە ئەو جهاتە دەخوات کە ئەوی سەرخستووە چارەسەر چییە؟ چارەسەر ئەوە ئێمە سوورین لەسەرەوەی بەرگری لە مافی پێکاتەکان دەکەین و ینی بەردەام دەبین لە شێتی سوورە لەسەر داواکەی خۆی بۆی کە ئەین چۆنڵێ زوڵم لە پێکاتەکان نەکرێ و ئەم مافیان بۆ بگەڕێنرێتەوە ئەزانی ئەگەر تەنها ئەمە داوای یەکێتی بووە ئەمە یەکێتی لەوانەیە ئەوەیە بەڵام کە وەکوتمان ئەمە ڕێی نەتەوێگرتوەکانیشە ئەمە دەرچەیەکی یاساییە کە بەپێی یاسایی هەڵبژاردنەکانی عێراقی پارێزگەکانی عێراق و بابەتی کوتەکانیشی تیا لە هەردووکە ینی کوتای ئەوە کراوانی تێهەڵکێشێک کراوەوەی هەمار کراوەتی پارێزگەکان بۆ ئەنجومی پارێزگە و بۆ پەرلەمانی عێراقی لەوێ ئەو مافیان بە پێکاتەکان داوەکە یعنی فرابازنەی بێ و بەشێکی زۆر لە هێزە سەرەکیەکانی هەرمی کوردستانیش لەگەڵ باشە کە ئەم پێشنیازەی نەتەوەگرتوەکان ڕەت کراوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بەدیلی ئەوە ئێستا چیە هێشتا کۆبوونەوە نەکراوە یعنی کۆبوونەوەی نوێی یەکێتی و پارتی یعنی خۆ ئەبێ پارتی پەیامی پێبێ ئێمە پەیامەکەمان دیارە پەیامی UN دیارە پەیامی مەسیحی و تورکمانەکان دیارە بێ پارتی یعنی ئەوەیەکی پێویست بدا ینی ڕوونکرێ پێویست بدە ئەمە قبولیان نەبێ ئەبێ چی بێ ینی یاسایەک پێچەوانە یاسایەک بێ یاسایەکی عێراقی بەناوێک بێ هەرێم بەناوێک بێ یاسای هەرێمی کوردستانیش دژبەریەکی تیابێ بۆ مسلمان چوار باز نەبێ بەڵام بۆ مەسیحی یەک باز نەبێ ئەماش ئەوەیەکی تیانی ئەوەیەکی بۆ کورد باوا بڵێم بۆ کورد یەک باز نەبێ بەڵام بۆ بۆ کورد چوار باز نەبێ بەڵام بۆ تورکمان یەک باز نەبێ ئەمە چۆن دەبێ ینی ئەمە تەناقوزێکی زۆری بەڵێ هەم لەو یاساش کە لە هەرێمی تایبەتە بە هەرێمی کوردستان ینی ئەبێ چارانی دانوستان بکەین بەڵام بەداخەوە هەر کاتێک کە تۆزێک نزیک بوونەوەی کە هەوڵەکان دانوستان ئەنجام دەدرێت تۆزێک ینی نزیک بوونەوە لێک تێگەشتن هەیە دەبینین لە دیوی ئەو لای دێگەڵە بریارێک دەدرێت یعنی دۆخەکە وا ئالوز دەکرێت کە تەنانەت ئەنجامدانی دانوستانیش ئەوەنگاوانە بەدەستە بینن کە ئەوە هەر نزیکبوونەوەیەکە بێت دوجار شتێک دروستەکرێت واللهی ئەگەر جارێک وایە ئەگەر جارێک با دەوامت ئەمە سوتفەیە یان ڕێکەوتە یان ینی هەر شتێک بێ بەڵام ئەمە بوونە چوار جار یعنی ئەمە چوارەم جارە هەر جارێکیش بابەتەکە تونتر پەیامێکی زبرتر بێئومێدیەکی زۆرتر یعنی بە دوای خۆیدا دێنێت ئەمە وا دەکە کە دانوستانیش لە کەشێکی ئارام و لە جەوێکی بەرپرسیارانەدا بەڕێوە نەچێت ئینسانەکان پەکەخە دەست خۆش دێم و خزمەت جەناب بە تایبەتی کە چێ سوودەبینێ لەوەی کەشی هەرێمی کوردستان بۆ ئاراسەیە بڕا دواتر وەڵام بەرەو سپاس دەکەم مامۆستا لەتیف پۆڵز ینی ئێوەکو مەسیحیەکان هەنگاوی دواترتان چێ بێت لەگەڵ نەتەوەگرتوەکان گفتوگۆتان کرد و ڕای خۆتان پێگەیان کە ئێوە ئەمە داواکاریەکەتانە ئێوە بە نیاز نین بچن لای سەرجەم لایەنە سیاسیەکان یەشێتی پارتی گۆڕان یەکگرتو کۆمەڵ ینی پەیامی خۆتانیان پێ بگەین کە ئەمە داواکاری ئێوە پێویستە ئێوەی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان دادپەروەر بن بەرامبەر پێکاتەکان لە هەرێمی کوردستان بە نیاز نین ئەم هەنگاوە بنێن لە داهاتووە مامۆستا واللهی تا حدێک بەنیازین بەڵام مهم ئەوەیە ئەوان گوێمان لێ بگرن بەڵام بێ ئەوە فشار دروستەوە ئێمە لەسەرمانە وەکو ئەڵێ فشار دروستکەین و داوا بکەین و چونکە ئەمە مافێکی خۆمانە داواشتی زیایە ناکەین
مافێکی خۆمانە ئێمە دانیشتووی ئەم وڵاتین ئەم خاکەین ئەبێ ماپمان هەبێ ئەبێ ماپمان پارێزراو بێ و ئەم ماپەش مافێکی خۆمانە شتێکی زیاد داوا ناکەین و ئێمە کە ئەڵێن نوێنەر ئەبێ نوێنەری ڕاستەقینەی خۆمان هەبێ من چی لە نوێنەرێ بکەم کە بە حیاتم نەمدیوە منی دیوە نەهاتووە بە شارەکە نا هەواڵێکی پرسیوم نا هیچی بۆ کردبم بەڵام ئەگەر من خۆم نوێنەری کەسوکاری خۆم بم نوێنەری شارەکەی خۆم بم ئەزانم کێشە و گرفتی وڵات شارەکەم کەسوکارەکانم چییە ئەتوانم داکۆچیان لێ ئێسێوە خۆتان بە کێشە ئەبینن لە نێوان ناکۆچیەکانی حیزبە سیاسەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتێکی تو پارتی ئێمە بووین بە زەحیەی ئەم کێشەیە یعنی ئەو کێشەنین زەحیەن ئەرەوە لە ڕاستیە باش ێستا بۆ نمونۆتایەکێتیڵ ئێمە نایڵین زوڵم لە پێکاتەکان کرێ پارتی لەولاوە پێداگریەکە لەسەرەوەی دەبێ شێوازی هەڵبژاردن بۆ پێکاتەکان بەم ئاراستەیە بێ لایەنەکانی دیکارێک و داواکارییان هەیە ئەی باش ینی بۆ نایەن بە تەواوەتی جۆش لە ئێوە بگرن ینی ئێوە پێتان خۆش نییە ئەم حیزبانە جۆتان لێ بگرێ یا ئێوە بۆ بچن لە دەرگاکەیان بن بەڕاستی لە دەرگام لایەنانە خۆشە ئەم حیزبانە هەمویان یەک بن ئەم خاکە بتوانن خزمەتی خاک و شار و وڵاتەکەمان بکەن ئێمە پێمان ناخۆشە دووبەرێکی و ناکۆچی هەبێت وەکو سەیدالەتی ئاماژەی پێداما مەساڵەتی پۆڵز ینی بۆ نمونە کە دۆخێکی ناهەموار دێتە پێشەوە لە هەرێمی کوردستان هەمووان بەیەکەوە زەرمەند دەبین ینی چێ بەرپرسە لەوەی کە دۆخێکی ناهەموار دروستکەوە خەڵکی هەرێمی کوردستان زەرمەند بێ بە هەموو پێکاتەکانیەوە ئێمە هەموو کاتێک حەزەکەین ئەم خاکە یەک بێ ئەم کەسانە ئەم ملەتە هەمووی یەک بێ ئەم بۆ ئەوەی بتوانن خزمەتی ئەم وڵاتەمان بکەن بەڕاستی ئێمە وڵاتەکەمان لە هەموو بارێکەوە لە کێشە و ناخۆشیایە تا ئێستا خۆشیمان کەم دیوە لەم دەست خۆشمان مەساڵەتی ژان دێمە خزمەت جەنابەت سەیدالەتی بنێرو ینی دروستکردنی کێشە بە دوای کێشە بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتی بۆ ناوچەیەکی دیاریکراوەمان نەزانی ینی لە سەروبەندی ئەم گفتوگۆ و کۆبوونەوانە کە یەکلاکەرەوە بوون و کۆمەڵێک ڕێگای باشی بڕی بوو و گەیشتبوو ئەوەی کە ئامانجەکانی بە تەواوەتی بەدڵی هەمێشێتی و پارتی هەم لایەنەکانی دیکەی کوردستان هەم پێکاتەکانیش بێ لە بابەتی مەسەلەی هەڵبژاردن و کورسی کۆتاکان بینیمانیانی کێشەیەکی سیاسی گەورە دروستکرا بۆ ناوچێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان و دۆخیشی ناهەمواری ئەمنی دروستکرا و وڵاتێکی زلهێزی ناوچەکەی هێنرایە گۆڕێک و ئێستا ئەوەی کە دەگوزارێت ینی بەدڵی زۆرێک لە لایەنەکانی و بە تایبەتی عێراق و هەرێمی کوردستانیش و بە تایبەتی دۆخی سلێمانیش ئەمانە پێت وایە هەمووی وابەستە و گرێدراوی یەکن و چێ سوود دەبینێ ئالم ڕەوش و کەشوهەوایی کە دروستیەکە بۆ هەرێمی کوردستان بە دیاریکراوی وەڵام من بەر لەوەی وەڵامی و پرسیارە بدەما سەبارەت بە مەسیحیەکانی سلێمانی ئەوەی من ئاگادار بم ینی لە شەڕی داعشەوە لە دوای شەڕی داعشەوە خەڵکێکی زۆر مەسیحی ئاوارەی سلێمانی بوون هەندێکیان لە کەنیسا و لە المهم یعنی ئەرکێکی زۆر قورس کەوتە سەر شانی مەسیحیەکان کاک هاوڕێ ئەگەر نوێنەریان هەبووە لە پەرلەمانە بە تەکید ئەم نوێنەرە باشتر دەیتوانی دەنگی ڕێکخراوانی بە تایبەتی ڕێکخراوەکان هەمووان لەو لاشن یعنی زیاتر بەهۆی ئاوارەیەکی زۆر لە سنووری هەولێر و دهۆک بووە یعنی ئەو نوێنەرانەی کە بڵێن ئێمە نوێنەری مەسیحین هیچیان ناتن ڕێکخراوێک لەگەڵ خوانە بێن سەردانی کەنیسەی سلێمانی بکەن بزەم دوو کەنیسە شار بەس کەنیسەی قەدیم هەیە و تادانی تازەم ناتن سەردانی ئاوارەکان بکەن بزانن وەزعیان چۆنە بۆچی ڕێکخراوانی دەوڵەتەکان ینی زیاتر گرنگی بە شوێنێک بدەن گرنگی بە شوێنێکی تر نەدەن ئەمە نیشانەوە ئەو بوشایی هەیە ئەمانە نوێنەریان نەبووە و ئەمانە ناتون پامێکی لانی مادیایە و لانی معنەویە لە ڕووی معنەویە ناتن بڵێن ئێمە وەکو نوێنەرانی ئێوە وەکو پەرلەمانتارانی مەسیحی لەگەڵتانین دەنگدان دەگەێنین یعنی ئەو بوشایە هەیە ئەم بوشایە گرنگە پڕ بکرێتەوە بە خۆیان پڕ بکرێت چکە ئەزمموی لە 92 تا ئێستا سالماندی کە بوشایەک هەیە و بە کوتاکانی ئەولا چارەسەر نابێت خۆیان چارەسەرداڵەتی با بیرم نەچێتەوە لەسەر ئەو مەسلەی ئاوارانە ینی لە چەند ڕۆژی ڕابردووە وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق بازدەوە کات کە ژمارێکی زۆر ئاوارە هەن بە تایبەتی لە ینی چینی پێکاتەکانن و ئەمانە ڕێگریان لێکرێت لە هەرێمی کوردستان و گەڕنەوە بۆ ناوچەکانی خۆیان وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانی ژانی وەڵامی بۆ ئەمە هەبوو. ئێستا ئەوەی کە دەگوزارێت ینی بەدڵی زۆرێک لە لایەنەکانی و بە تایبەتی دۆخی سلێمانی
ئەمە لە بەرژەوەندی چییە کە نەگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان یانی بەڕاستی ئەگە بگەڕێنەوە دەنگی ڕاستەقینەی خۆیان ئەبێ لەوێ یاخود چۆنە بەڕاستی بابەتەکە بەشێکی ئەوەرە لە سلێمانیش هەیە بەڵام بۆچی باسی سلێمانی ناکەن باسی یەکێتی ناکەن لەبەرەوەی ئێمە تەدەخل لە ئاوارەی مەسیحی ناکەن بڵێ وارە دەنگمان پێ بدەم بۆ لێ تەدەخل دەکرێت خۆی دیارە خۆیەوە نییە یعنی وەزیری ئاوارەکە پەیامەکەی زۆر وازەحە اینجا خودی ئاوارەکانیش ئەو گلەییان هەیە ینی ئێزیەکان گلەیان هەیە عەرەبەکان گلەیان هەیە بەشێکی زۆریش یعنی بەهۆی گوشارەوە بێندێکیشی یعنی پێڵێن ئەگەروانە بێت دامن ناکەم ینی ئازوقەت ناداینێکی ئەو شتانە یعنی هێدیژەر بەرژەوەندیش وا دەکرد ئەو گوشارە قبول دەکات لەبەر ئەوە بێم و ئەگینا ئەبایە هەوڵەکان پێچەوە نەبووە ینی نەک هانی ئەوارە بدەن بمێننەوە بێ هانیان بدەن و زەمینە بڕەخسین بۆی بگەڕنان زێدی خۆیان چکە ئەو کاتە هەم ئەمانە بە شوێن و بە شار و بە شاروچکەی خۆی شاد دەبێتەوە هەم ئەو گوشارە زۆرەشی لەسەر هەرمی کوردستان کەم دەبێتەوە مەسلەی کارەبایە مەسلەی ئاوە مەسلەی شوێنی نیشتەجێبوونە تەنانەت مەسلەی بێکاریە ئێستا لە دهۆک گەورەترین کێشە بۆ خەڵکی دهۆک ئەوە ئاوارە ئەوەندە زۆرە ئیش ینی کەما ئەمە شایەتەوەن ئەمە هەمووی کێشان کەوارە بگەرتە سیاسی لە پشتەوەی بۆ لای ینی ئەوان تەرکیزیەکی زۆریان لەسەر سوود لە دەنگیان دەبینن تاوان بۆ بە تایبەتی بوو پارێزگای مووسڵ و شنگال سوود لە ئاوارەکان دەبین بڵێن خۆبابین و سەر بابەتی ئەو دروستکردنی ینی ڕێگری و ینی دروستکردنی کەشێکی ناهەموار لە هەرێمی کوردستان و هەروەها ینی تاوانبارکردنی هەندێک ناوچە بۆ مەرامێکی دیاریکراوە ئەمانە چێ سوودی لێبینێ بەڕاستی و بۆچی خەڵکی ناوچەیەکی دیاریکراوە بکرێتە ئاماچ خۆی کاکاورێک کە دانوستان دەستی پێکرد ئەبێ زەمینە سازی هەبێ باودن ژینگەیەکی گونجاو بڕەخسێن و بۆی دانوستانەکان بە ڕێژکەیەکی تەندروست بەڕێوە بچن ئەم ژینگەیە جارێ ژینگەیەکی میدیایی میدیا نابێت لە لایەکەوە هێڕش و پەلامار ئەوە بێ زمانێکی زبر و توندیا بێ و بەشێکی میدیا جۆرێک لە چاواشەکاری و ئەوانەیە هەبێ بوختان دروستکردنی هەبێ ژینگەیەکی ئارامی سیاسی ئەبێ ئەو دوولانە ئیتر تەرکیزیان لەسەر ئەو بوارە بێ ئەو بابەتە بێ کە دانوستانی لەسەر دەکەن بۆی کە لەمە گەیشتنە نەتیجە ئەنجامێک ینی بوارێکی تر یان خاڵێکی دیکە تەوەرێکی دیکە ژینگەیەکیش لایەنە یعنی نەفسی و سایکۆلۆژی بە تایبەتی پێوەستە بە جەماوەری شەوەیساوانەکەن جەماوەرەتەسین ئەمە ناکرێت دەستێک درێژ بکەیت بوو تاوقات دەستێکی تر شتێکی پێوێ هەوڵ بدەیت ئەوە ڕێک ئێسەوە وا بەو شێ مامەڵە لەگەڵێکی تێکرد تومەت ئاماژەت پێدا تومەت بارکردنی سلێمانی کاڵێن سلێمانی ئەگەر وا زۆر بە ڕاشکانە بڵێن کاڵێن لەژێر کۆنتترۆلی ئێساڵی پەکەکەدایە ئەم تومەتە ینی ئەوەی کە علم نەفسی ئاڵێ کە کەسێک ڕقی لە کەسێکی تر بێ ئەوە پێڵێن هەڵچوونی ناسایی هەڵچوونی ناسایی چوونە جوانیەکانی لایانی بەرەمبەرش هەر بە ناشرین نبینێ ئەمە کارە سادە خەڵکەنێ طبعاً ئێستا بەشێکی پارتی جوانیەکانی ئەمەش بە ناشرین نبینێ ئەمە خەلەلەکە لێرەدا با ئەگەر ئێمە بین ئەم تومەتانەی ئێستا کە دەخرێتە پاڵ یەکێتی ئێمە بین بە ئەرقام و بە بەڵگە و بە داتا قسە بکەین قەندیل با لە قەندیلەوە دەست پێ بکەین کاڵێ قەندیل وا وێنا دەکرێ وا پێناسە دەکرێت وەکۆ لە ناو دڵی سلێمانی دەبێ قەندیل سێ گوشەیەکە گوشەیەک لایەکی ئەو سێ گوشە پەیوەستە بە پارێزگای هەولێرەوە لایەکی سێگوشەکە پەیوەستە بە سنووری سلێمانیەوە لایەکیش پەیوەستە یان هاوسنوور لەگەڵ کۆماری ئیسلامیێرە کەواتە سنوورەکە لای یەشێتی و سلێمانی نییە گەر واقع بابین قەندیل چەند لە سلێمانیەوە دوورە لە مەرکەزی سلێمانیە 6 کیلومتر 206 کیلومتر قەندیل لە مەرکەزی سلێمانیەوە دوورە لەو قەندیلەوە کە لە با بڵێن ئەوەی ژێر دەساڵی پارتی پەکەکە تێپەر دەبی تا دەگاتە ناو سنتەری سلێمانی هیچ بنکە و بارگایەکی پەکەکەی لێ نییە بەڵام قەندیل بۆ سنووری تورکیا چەند دوورە تەنها 96 کیلومتر و لە قەندیلەوە تا سنووری تورکیا کۆمەڵی زنجیرە شاخەن چەندین بارەگە و بنکەی پەکەکەی لێیە کەوا بێ
کەواتە قورسایی پەکەکە لەو دەڤەرەیە کە سنووری بە سنووری پارتی بەڵێ دیموکراتی کوردستان. دووەم دووری قەندیل بۆ هەولێریش دیسانەوە نزیکترە لە قەندیل بۆ سلێمانی و لە قەندیلیشەوە کا دەچێت بۆ هەولێر لە هەندێک ئەو شاخانەی کە لە باڵێن لە دەکەونەوە ناوەڕاستە بنکە و بارەگای پەکەکەی لە ئیتر خێرە سلێمانی ئەبێتە مەترسی بۆ سەر تورکیا بەڵام ئەو هەموو بارەگا و ئەوانە بێت لە قەندیلە 64 دێ هەیە لەژێر دەسەڵاتی پەکەکەدا لەم 64 دەیە 33 دەکەونە سنووری پارێزگای سلێمانی 31 دەکەونە سنووری پارێزگای هەولێر بەڵام ئەم 33 دێی سنووری سلێمانی لە چەند دێە لە 1000 دێکە وەزیری دەرەوەی تورکیا لێ 1000 دێ خۆی ئەڵێ باکۆری عێراق مەبەستی هەرێمی کوردستانە 1000 دێی باکۆری عێراق وەکو خۆی دەڵێ بەینەکەوانێک 1000 دێی هەرێمی کوردستان یان باشووری کوردستان خۆی دەڵێ لە ژێر کۆنتترۆلی پەکەکەدایە لەم 1000 دەیە تەنها 33 دێ ئەکەونە ئەم بەری سنووری سلێمانیا کە ڕێژەکەی لە سەدا ڕێژەی سەدی لێ دەرەکەیت ئەکاتە سەدا 3.6 یعنی ئەو دێهاتانەی کە لە ژێر دەسەڵاتی پەکەکان لە سنووری قەندیلی یەکێتی تەنها دەکاتە سەدا 3.6 بەڵام ئەگەر ئێمە بین باسی شەڕەکە بکەین شەڕ لە 1984ەوە شەڕ لە نێوان تورکیا و پەکەکە بەردەوامە دوا شەڕ کە لە 2015ەوە دەستی پێکرد تونتر چەکی قورستر بازنەی فراوانتر بەشی زوری لە باشووری کوردستان لە باشووری کوردستانیش ڕاستتر بڵێن لە سنووری پارێزگای دهۆک و پارێزگای هەولێرە ینی لە 2015 تا ئێستا شەڕ لە سنووری ئەو دوو پارێزگای بەردەوامە لەم شەڕە خۆیان دەڵێن لە هەندێک شوێن 30 کیلومتر هاتوونەتە قۆڵی هەرێمی کوردستانەوە دایان بنکە و بارەگای تورکیا لەوێ هەن و بەداخەوە شەڕەکە چەند بەردەوام بێ هەم تورکیا زیاتر دێتە ناو قۆڵی خاکی هەرێمی کوردستانە هەم پەکەکەش لە شاخەکان دێنە شاخێکی تر ینی ئەم شەڕە وای کردووە ئەو دوهێزە باشتر بێنە ناو قۆڵی هەرێمی کوردستانە لە بەرامبەردا بەس ئەم دوایە پارێزگای دهۆک نزیکەی 400 دێ ئاوەرە و چۆڵ کران یعنی تۆ سیرکە 400 دێ لە سنووری زاخۆ باڵێ کاڵێن باتوفا لە سنووری دەرکار شەرانش لە سنووری بامەرنێ لە سنووری ئامێدی لە سنووری دێرەلوک و شەلازیە دوو ناحیان هەموو 15 دێک لە 133 دێ 15 دێک ئاوادانەویتر هەر هەمووی چۆڵە لە دەڤەری بەرێگارێ لە ناحیەی چەمانکێ لە ئاکرێ کە ئاکرێت نزیکە لە مووسڵەوە شاخەکانی ئاکرێ ئێستا هێزەکان سەدان هێز بەتایبەت ئێستا هێزی ڕوش لەوەیە بەرامبەر بە پەکەکەی لێ باشە ئەم شوێنانە کێ لێ مەسوولە خۆ ئەوەی یەکێتی لێ نییە خۆ یەکێتی دامی پەکەکە ناکە لەوێ جگە لەمە لەم شەڕەدا لە 84 تا ئێستا بە پێی سەرچاوەکان 40,000 کەس کوژراون مەزدەرەکانی تورکیا خۆی دەڵێت 6550 سەرباز ی تورکیا کوژراون و 13000 بریندار پەکەکە ڕێژەی زیاتری شاڵێ مەبەستم لەم ڕێژەیە لەم ڕێژە سەیداڵەتی وەرگرت لەسەر کۆی بابەتەکان کاتم زۆر ئاخر دوات لە کەمتر یە خولەکە دوات سەرنج بڵێ لەو 40,000 تاکە سەربازێکی تورکیا نە لە سنووری سلێمانی کوژراوە نە بریندار بووە ئیتر بوو سلێمانی مەترسیە لەسەر تورکیا دوا پەیامم ئەوەیە هیوادارم ینی کۆتایی بەم زمانی زبرە بە تۆمەت بەخشین بێنن ئەمە ڕێگای دانوستان بگرینە بەر و بە دانوستان بگەینە لێکتی گەشتن و گەشتن بە ڕێکەوتنامە بەمە دەتوانین هەرێمی کوردستان بپارێزین بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان چ لە هەرێم چ لە بەغدا بپارێزین و پەیوەندی لەگەڵ وڵاتانی ئیقلیمیش لەسەر بنەمایەکی بەرژەوەندی هاوبەش بپارێزین. دەستەکانت خۆش سەیداڵەتیف مامۆستا لەتیفۆڵس دو سەرنج و پەیامی بەڕێزی شە فەرموو بگەینی بە کورتی دوا قسەت. وڵاهی ئەوەی کە ئێمە مەطلەبمانە کوردستان ببێ بە کوردستانێکی یەکپارچەیی یەکتوێنی بتوانین هەمومان خزمەتی ئەم خاکە بکەین بەڕاستی ئەم وڵاتەمان زۆر پێویستی بە یەکریزی هەیە واتە یەکریز بین دوژمنی زەفەرمان پێنابە و ئەم شتانەش کە لەم لاو لەولا ئەوە نە دروست نابێت هەمووی ئەم
دووبەرێکیە وای لێ کردوین کەوا لە هەموو لایەکەوە هێرشمان بکرێتە سەر ئێمەش پێمان ناخۆشەکەوە ئەم خاکە تا ئێستا نەیتوانیوە بگاتە ئامانجی خۆی و هەتا بتوانین ئینشاءڵڵا ئەم میلەتە لەم ناهامەتیە نەجاتی بێ و بتوانین خاکەکەمان زۆر سوپاس بۆ مامۆستا فۆڵس کەسایەتی مەسیحی سوپاس دەکەم سوپاس بۆ لە سەیدا لەتیڤنێرۆی دامی سەکردایەتی شێتی کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ زۆر سوپاس بەڵێ بینەرانی بەڕێز ئێوە ژەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ دەستان خۆش